ناوم ئاریان عومەرە. لەم ڤیدیۆیەدا باسی نوێترین تەکنەلۆجیاتان بۆ دەکەم کە ئەویش گۆڕینی ئۆتۆمبیلە لە سوتەمەنیەوە بۆ وزەی خۆر. زۆرێک لە ئێمە خەون بەوە دەبینێت کە ئۆتۆمبیلێکی هەبێت کە بە وزەی خۆر کار بکات تاوەکو لە دوو باردا سوودمەند بین، یەکەم لە ڕووی ئابووریەوە، دووەم لە ڕووی پاراستنی ژینگەوە. لە ئیتاڵیا لە زانکۆی سالیرنۆ کۆمەڵێک زانا کار لەسەر سیستەمێک دەکەن بۆ گۆڕینی سوتەمەنی بۆ وزەی خۆر. ئەم سیستەمە لەسەر ئامێرێک کار دەکات کە پێی دەوترێت هێسۆلارکیت کە لە ڕێگەی وزەی خۆرەوە باتری ئۆتۆمبیلەکە شەحن دەکاتەوە و بەمەش توانای 2 کیلۆوات بەرهەم دەهێنێت. ئەمەش دەکاتە 125 ئەو هێزەی کە پێویستە بۆ ئۆتۆمبیلەکە کە لە هەر ژینگەیەکدا بێت. وزەی خۆر کارایە لەم سیستەمەدا. ئەمە تەنها وزەیە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلایەن ئۆتۆمبیلەکەوە کاری پێدەکرێت. ئەم ئامێرە پەرەی پێدراوە لەلایەن زاناکانەوە. ئەم ئامێرە شیاو دەبێت تاوەکو دابمەزرێنێت لەسەر هەموو ئۆتۆمبیلەکان بۆ ئەوەی بەکارهێنانی سوتەمەنی کەم بێتەوە و بێتە هۆی کەمبوونەوەی کاربۆن لە ژینگەدا، بەمەش ژینگە بە پاکی دەمێنێتەوە. ئەم ئامێرە دەفرۆشرێت بە نزیکەیی 3000 یۆرۆ تاوەکو 3 ساڵ دەتوانێت ئەم ئامێرە بگەڕێنرێتەوە ئەگەر هەر کێشەیەکی تابێت. و هەروەها ئەم ئامێرە ئۆتۆمبیلەکە بەباشی کار پێدەکات و خێراییەکی زۆریش بە بزوێنەرەکە دەبەخشێت. و هەروەها ئەو ئامێرەی کە وزەی خۆر وەردەگرێت دەتوانین لە هەر شوێنێکی ئۆتۆمبیلەکە بمانەوێت جێگیری بکەین، چ لە پاشەوە بێت یان لە پێشەوە بێت.